السلام عليكم. ئەگەر ڕێگەی خوێندنی شەرعیت گرتەتە بەر ئەوە ئاگاداری ئەم حەوت کوەسبە بەکەی سەباسێکم با دوات نەخن با ساردت نەکەنەوە لە تەلەبی عیلم تۆ ڕێگای بەهەشتت گرتەتە بەر بەهەشتیش دەور دریاوە بە ناڕەحەتی. ئازیزانم ئەگەر ئەم خاڵانەی کەیسەم باسیەکەم کۆنتڕۆڵی بکەی باوەڕ کە خوێندکارێکی زۆر سەرکەوتوت لێ دەرەچێ زووتر لە بابەتەکان تێگەی زووتر پێگەی ئینشاءڵڵا ئەویتە پێشەنگێکی باش هەتا کۆتایی لەگەڵم. ئەگەرە تاوەکو ویسەیش فۆڵۆ نەکردمە گەردنە دازایقەی ناکە. یەکەمیان هەر لەیسەوە واز بێرە لە خوێندنی پەچەر پەچەر عاجزمەوە ئۆکێ خوێندنە هەر جاری حەزکەی کتێبێ دەرەکەی تۆزێکی لێ خوێنی تۆ ئەشتە ئەم بابەتەکە بازە دێ بۆ ئەو بابەتەکە تەر ئەمە زۆر غەڵەتە. هەوڵدە بەرنامەیەکی تۆکمە بگرە بەر با ماوەی 3 ساڵ 4 ساڵ هەوڵدە هەموو قۆناغەکانی خوێندنی شەرعی ئاس لە سەرەتاوە دەسی پێکە هەتاوەکو کۆتایی باز مەدە بەسەریە بیخوێنە وەخوذ في كل فن ئەحسن. ئەو بەرنامەیەشی کە هەڵێ بژێری ئاگادار ئەبێ پێش تۆ کەسانی تری پێگەیان دوێ. دووەم هیچ زانایەک و بانخوازێکی سەرکەوتوو نابینی لە عالەمی ئیسلامیە ئللا چەندان مامۆسای هەبووە هەتاوەکو پێگەیشتووە لەمیان فێری حەدیث بووە لەویان فێری تەفسیر بووە لەویان فێری علومی ئالە بووە هەر بۆیە ئەم ڕێگایە نابێ بە تەنیایی لەسەری بڕێ ئەبێ مامۆسایەک و لەگەڵا بێ ئەو مامۆسا یارمەتیدا کارت ئاسانکە ئەوەی دوورە بۆتی نزیک کاتۆ ئەوەی لێڵە بۆتی ڕوون بکاتۆ و هەروەها زانایان ئەڵێن من دەخەلە فی العیلمی وەحدە خەڕەجە وەحدە. سێم ئاگادار بە تەلەبە ها لەسەر مەنهەجی مامۆساکەی هەر بۆیە بێ زۆر بە وردی بزانی زانست لای کێ خوێنی کی ئەەکەی بە مامۆسای خۆت ئەمە زۆر گرنگە. باوەڕکە گەرە و مامۆسا بتکا بە بولبل هەموو مەتنە شەریعەکانت پێ لەبەرکە عقیدە و منهەجەکەت ڕاست نەبێ لە قیامەتە سوودی لێ وەرناگری. هەر بۆیە ئەبێ علم وەکو ابن مسعود فەرمێ لا يزال الناس بخير ما أخذوا العلم عن أكابرهم. هایتە خێرە ئەگەر بێت و کەسێک هەڵبژێری تەمەنی هەبێ ئەزمونی هەبێ شارەزا بێت کەسێکی دڵسۆز بێ کەسێک بێت لە خوای گەورە بترسێ. إن هذا العلم دين فانظروا عمن تأخذون دينكم. چوارم ئیاک پەلە بکەی. پەلەکردن لە تەڵەبی علمە سەرتەناتە قوڕە ناوێت و هەر لە خۆتۆ یعنی بۆ خۆت ساڵێ 2 ساڵ دیاری بکەی ئیترەگە لەم بەینە لە زانستێ تێگەیشتی خێر عەلاخێ تێنەگەیشتی ئیتر کۆڵ دەیت و واز بێری یان تااقەت و نەوێ گوێ لە محازڕەیەکی سەعاتی بگری یان لە دەرسێکی مامۆسایە نەتوانی سەعاتێ 2 سەعات لە کاتی خۆت بگری زوو مامۆسا بگۆڕی دەرس بەنی و ناچڵی بگۆڕی و جێی بێڵی ناوێ. العلم إذا أعطيته كلك أعطاك جزءا منه. ينجم تماشاك کەس پێت نایەژێ جەو مەگۆڕە خۆشی دەرمەبڕە هەر خوێندن نا بەس ئەوەندە بزانە هەوڵ بە موبایلەکەت هاوڕێکانت ماڵەوەت ئیشەکەت حەزەکانت بە ئەمەنە زاڵ نەبن بەسەر تۆ لە دەرسەکانت خەن حەزت بۆ تەڵەبی علم کەم بکە بێ ئەوە بزانی تۆ ئیسە گەنجێکی سادە نیت خەڵکێکی زۆر چاوی لێتە چاوەڕێی خێرە لێت ئەبێ قەدری خۆت بزانی ئەم قیمەتە لە دەست نەدەی. شەشەم کەس بەخۆی نایەژێ من متەکەبیرم بەڵام ڕەفتاری زۆرێک لە خەڵکی ئەومان بۆ دەرەخە. ئازیزان کاتێک زۆر لە ناو مەجلیسە ئێژێ من وام من پێم وایە من ئەمانە زۆر دووبارە کاتۆ ئەمە چییە مە عوجبە مە کیبرە. کاتێک تۆ 2 نامیل کاخوێنی و ئیتر دەستبەرداری مامۆساکەتەوی کاتێک تۆ خۆت لەوە ڕائەبینی تەضلیل و تەبدیع و تەکفیری خەڵکیەکەی ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی منیش هەم فإثنان لا يتعلمان مستحین ومتكبر. ئەوەی کە شەرمەکە پرسیارکە شەرمەکە لەگەڵ مامۆساکەیە کۆمەڵە مەسائیل باسکە و ئەوەیشی کە متەکەبیرە خۆی بەشتە زانێ ڕەنگە بە ڕواڵەت وا خۆی بینێ کە ئەزانێ بەڵام لە ئەمری واقعە کە دەمی کردو ئەزانی هیچ نازانێ. خاڵی حەوتەم کات زۆ گرنگە ئەبێ بتوانی بە جوانی هەفتەکەت ماکەت دابەشیکەی چەندێکی مڕاجعاکەیت و چەندێکی ئەخەوم چەندێکی ئەخوێنم چەندێکی ئەخۆم چەندێکی ئەچم بۆ ئیش ئەگە بێت و ڕێکی نەخێ ئازانم تەمەنێکی زۆر تا ڕوە ئەبینی هەمیشە لە گێژاوێکای هەر لە چەند کتێبێکە دەرنەچووی هیچی بەیانی دەست پێکەم بەیانی تێ هیچی نە 2 بەیانی
نهو بل هر ليسوا ام خالاني كباس مع كبايت اللي تويانوي هول دي كم نية تخالص كبو خواي پروردگار اما زور اساسا وهروها باهمت برز بي ظروف تهرشونيك قدر يقرنية لطلب علمت وهروها هندي جهد وكاد بخقر باقيكي والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا. السلام عليكم ورحمة الله وبركاته.